هەمومان ئەو حاڵەتەمان بینیوە کاتێک کە لەگەڵ هەندێک لە هاوڕێکانتی لە سەفەرێکایی لە گەشتێکایی لە چوونە دەرەوەیەکایی لەوە ئەچێت جەستەتان زۆر ماندوو بوو بێ بەڵام کە گەڕاویتەوە ماڵەوە هەست بە شادمانیەکی زۆر کردووە ئەوەشت پێوە دیارە کە ناخت حەزی کردو ئەو دانیشتە بەجێنەهێڵێ هەستت کردووە دابڕان لە هاوڕێکانت کە گەیشتویتەوە ماڵەوە هەستت بە ناڕەحەتی کردووە کە ماڵی خۆت خۆشترین شوێنی سەرزەویە ناو ماڵ منداڵی خۆت بەڵام چێژی دەرونی و ڕۆحید لە هاوڕێیەتی ئەو هاوڕێ باشانت کردووە. سێم بیستنی هەواڵی خۆش. ئەو کاتەی کەوا هەواڵێکی خۆش دەبیستی جەستەت هیچ چێژێکی وەرنەگرتووە بەڵام ناخ و دڵ و دەروونت هەستی بە ئارامێکی زۆر خۆش کردووە زۆر مرتاح بووە. بۆ نمونە ئافرەتێک پیاوێک کە هاوسەرگیریان کردووە زەمنێکی زۆر بەسەر هاوسەرگیریەکەیان ناتێپەڕیوە کە مناڵیان نابێ ناڕەحەتیان هەیە ئیتر خۆیان ناڕەحەتن دەوروبەر قسەیان لەسەر دەکا ئەزانی ئەو کاتێک کە ئافرەتەکە دەچێ فەحسێکی خۆی دەکا پشکنینێک دەکا سۆنەرێک دەگرێ و پزیشکەکە پێی دەڵێ حامیلەی دووگیانی و سکت هەیە ئەزانی ئەو ئافرەتە ئەو شادی دەرونیە خۆجەستە هیچی پێ نەودا نە خواردنی خواردووە نە ئاوی خواردوێتەوە نە هیچ شوێنێکی بینیوە بەڵکو لە ناو عیادەیە لە ناو نۆرینگەیە لە سەر تەختی نەخۆشی بەردەمی پزیشکە بۆ خۆی جەستە ناڕەحەتە بەڵام دەرونی لەو کاتەیە کە ئەو موژدە خۆشە دەبیستێ دوای ئەوەی کە خەریکە ناومێت بێت لە بوونی منداڵ ئەو موژدە خۆشە دەبیستێ چ چێژێکی دەرونی هەیە نەوەسف ناکرێ مەگەر ئەو کەسە ئەو دایک و باوکە خۆیان بزانن ئەو کاتێک کە هەواڵیان پێدراوە دوای چەند ساڵ لە نەبوونی منداڵ و خەریک بوون ناومێت ببن بەس ڕەحم و کەرەمی خوای پەروەردگار مابوو ئاواتیان هاتە جێ و موژدەی لە دایکبوونی کۆرپەیەک دێ بەڕاستی زۆر مرتاحن. هەروەها کاتێک کەسێک نەخۆشیەکی مەترسیداری هەیە دکتۆر دەڵێ ئەم گرێیە ئەم شوێنە هەست دەکەین مەترسیەک هەیە بەڵام پێویستیمان هەیە بۆی دڵنیا بینەوە پشکنینێک بکرێ بۆ گرەیەکەت بەشێکی دەنێرن بۆ تاقیگە دوای هەفتەیەک هەیە مانگێک ئەمجا دەگەڕێتەوە ئەو کاتە ئەم مرۆڤە بەردەوام ئەگە خۆشترین خواردنی دنیا بخوات جوانترین جلوبەرگی لەبەرا بێ ئەم جەستەیە ئاگای لە هیچ نییە و هەست بە هیچ شادمانیەک ناکە بەڵام ئەو کاتێک کەوا پشکنینەکەی دەگەڕێتەوە لە تاقیگە دەرەچێ پێی دەڵێن سوپاس بۆ خوای گەورە شکری خوا بکە کە پشکنینەکەت پاکە ئەو گرەیە پاکە هیچ وەرەمێکی مەترسیدان نییە سەرەتاناوی و شێرپەنجە نییە لە کاتی بیستنی ئەو موژدەیەدا بەس خودا و خۆی دەزانن کام ئینسانە چەندە هەست بە شادمانی دەکا. کاتێک کەسێک سجنە لە گرتوخانەدایە خوابمان پارێزێ لەوەی کەوا لە هەوای ئازادی بێبەش بین و لەبەر دەستی هیچ کەسێکا لە سجن نابین ئەو کەسەی لە زینداندایە لە ئازادی بێبەشە کاتێ هەواڵی دەدەنێ خۆی بەتەمایە چەند ساڵی تریان هەیە بەتەمایە هەتا لە زیندان نابێ کەچی هەواڵێکی ئەدرێتێ موژدەی ئەدرێتێ لێبوردنێکی گشتی بۆ دەرچووە بەرامبەر لی خۆش بۆ و تۆ ئەم ڕۆیان بەیانی بە یەکجاری زیندان بەجێ دێڵی ئای لەو موژدە خۆشەیەی کە بۆ یەکەم جار بۆ یەکەم چرکە ئەچێتە گوێیەکانیەوە ئەوە بەڕاستی جەستەیە هەروەکو ڕۆژانە هەروەکو کاتەکانی ترە جەستە گۆڕانکاری لەسەر چێژ و دەروون نەبووە بەڵکو ئەوەی کەوا چێژ دەبینێ بریتە لە ناخەکەی بریتە لە دەروونەکەی.